رادیۆی کوردی بەغداد یەکێک لەو رادیۆانی یاخود بڵێم یەکەم رادیۆی کوردی کە توانی هەر لە دەستپێک و سەرەتای دامەزراندنیەوە بتوانێت خزمەتێکی زۆر باش بە هونەرمەندان و بە کەسایەتیە دیارەکانی کورد بکات. دیارە لە دوای رادیۆی بەغداد و هەروەها رادیۆی کۆشکی ئەلزهور دیارە رادیۆی کوردی سێیەم رادیۆی عێراق و هەروەها یەکەم رادیۆیە کە توانیوێتی دابمەزرێت و لە ساڵی 1939 تاوەکو ئەو کاتەی کە بەداخەوە لە دوای بڵێن ڕوخانی ڕژێمی عێراق و هەروەها لە ناوچوونی بەشێک لەو ئەرشیفانەی کە هەبوون جارێکی تر بگومان ئەم رادیۆیە هەر بەردەوام بوو لە خزمەتکردنی نووسەران و ئەدیبان و کەسایەتی دیارەکانی کورد لە هەر شوێنێک بوو بن بە خۆشحاڵیەوە لە ئێستاە یادی 84 ساڵی دامەزرانی رادیۆی کوردی بەغداد ئەکرێتەوە لە شاری هەولێری ئازیز و خۆشەویست و هەروەها چەندین بەڵگە و دۆکومنتار و چەندین بابەتی تایبەت لە سەرەتای دروستبوونی ئەم رادیۆ تاوەکو کاتی کارکردنی بەردەوامی لەنێو ئەم رادیۆیە نمایش کرا. لە یادی 84 ساڵی دامەزرانی رادیۆی کوردی بەغداد لە شاری هەولێر مۆزەخانەی پەروەردەی هەولێر لە مەراسیمێکی تایبەتدا وێنەی ئەرشیفی ئێزگەی کوردی بەغدا نمایش کرا. لەو مەراسیمەدا جگەل لە خستنەڕووی وێنە و ئەرشیفی ئێزگەی کوردی بەغداد لە هەمان کاتدا باس لەو خزمەتەکرا کە رادیۆی کوردی بەغدا لەو ماوەیەدا لە ڕووی کلتور و هونەرەوە پێشکەشی هونەرمەندان و ڕۆشنبیرانی کوردی کردووە. من طبعا لە کۆتایی هەشتاکان بڵدەبێت لە ساڵی هەشتاهەش بەدواوە لە ئیزگەی کوردی بەغدا هەتاکو ساڵی 99 بەردەوام بووم لەوێ ئەویش نەکو وەکو فەرمانبەرێک بەڵکو وەکو ئامادەکردن و پێشکەشکردنی چەند بەرنمەیەک لەوێ یەکێ لەو بەرنامانەی کەوا زیاتر درێژەی کێشە نزیکەی 7 ساڵ بوو بەرنامەی بەیانیت باش و بەیانیت باش هەموو بەیانیانێک لە ئیزگەی کوردی ماوەکەی تقریبا 45 دقە دەبوو من لەگەڵ بەڕێز محەممەد سەلیم سواری کە ئەو کات بەڕێوەبەری ئیزگەی کوردی بەغدا بوو ئەو بە شێوەزاری بادینی و من بە شێوەزاری سۆرانی ئامادە و پێشکەشمان دەکرد. دواتر بەرنامەیەکی ترم هەبوو ئەو بەرنامەی زیاتر لە 2 ساڵی خایەن بە ناوی دیداری ڕۆشنبیری. دیداری ڕۆشنبیری بەرنامەیەکی گرنگ بوو لەگەڵ کۆمەڵێ لەو عەلامە و لەو زانایانە و لەو مامۆستایانی زانکۆ ئەوانەیەکەوە ئەدیب و نووسەر بوون لەگەڵ ئەواندا کۆ بووینەوە و لیقامان کرد. ئەوەی ڕاستی بێ ئەو بەرنامەیە زۆر گرنگ بوو بەلامەوە بۆیە دواتر کردم بە کتاب ئەگەر ببینن ئەم کتابەی ئێستا کە لە بەردەستایە ئەم کتێبە بەرهەمی ئەو بەرنامەیە ئەمە بەرگی یەکەمیانە. بەرگی دووەمیش ئینشاءالله تاکو ئێستا لەسەر کاسێتوانەیە محاولە ئەەکەم ئەوەش پێشکەش بە خوێنەری بەڕێز بکەم. وەجگەلەوە من بەرنامەی تریشم هەبوو بە ناوی بەرنامی لاپەڕە پرشنگدارەکانی مێژوو ئەوەش بێگومان لە ئامادەکردنی دکتۆر کەمال مەزهەر و پێشکەشکردنی بەندە بووم و هەروەها بەرنامەی ترمان هەبوو وەکو بەرنامەی جیهانی چیرۆک. جیهانی چیرۆکی زیاتر لە 2 ساڵ من ئەو بەرنامەیەم ئامادە و پێشکەش ئەکرد دەبەرەوەی خۆم بەلای چیرۆکە ئاڕۆم و چیرۆک نووسم و ڕەخنە لە چیرۆک کوشتی وا دەگرم لەبەرەوە لەو بەرنامەیەشا زیاتر توانیم ئەسپی خۆم تاو بدەم. جا ئەو بەرنامەیانە ئەوەی ڕاستی بێت لەو کاتەدا ڕۆلی باڵایان هەبوو چونکە چەندین نامەمان بۆ دەهات لە کوردستانەوە لە خەڵکەوە لە حتە خەڵکی لادیەکان خەڵکی دەر و دەشت چونکە ئەو رادیۆیە لەو سەردەمەدا ڕۆڵێکی باڵای بینی بۆ ئەوەی جەماوەڕ زۆر بێ. جا ئەو نامانەیە ئەیان نات داوای زۆر شتیان دەکرد ئێمە بە گوێرەی یعنی زۆر جار بە گوێرەی قسەکانی ئەوان و داواکاریەکانی ئەوان ئەمانتوانی بەرنامەکەمان بەرەو پێشەوە ببین و زۆر سپاس و دەستان.